5 دقة 5 دقة والله هتا بو كتاو دبي أو 15 رمضان بو 30 رمضان دكاتا ساعة 45 دقة أو مسافة ما بزانم هتا ساعة 2 3 دڵی پاشەوکەی تا 2 شەوە والله هەرچەندە بۆ خۆم بەڕۆژوونی بەڵام دەیزانم کا قادر بەڕۆژوە خوا قوبوڵی کە ئینشاءالله ڕەمەزانتان لێ پیرۆز بێ و هەموو ساڵە بەخۆشی ئینشاءالله ساڵی ئایندە ڕەمەزانی ئایندە سەربەخۆی وڵاتەکەمان بێ کوردستان بێ مەزەگەر لەناو خۆماندا ڕێک بین یەکتر نەفرۆشین ئینشاءالله ساڵی ئایندە وڵاتی خۆمان کوردستان ئەوەش یەکێک کەسە بزنێرە زۆر دەرناکەوێت ئەها وەستا باسی ئەو بینایانەی ئێرە بکەین وا بزانم ئەوە جارن هەمووی ئاو و نیوەی ئێرە ئاو بوو بەڵێ ئێرە زۆربەی ئاو ئێرە کاڵاسە تەمایە بیرم دێ ساڵی 2008 کە ئەو کاتی هاتم یەکەم جار بۆ فینلەندا یەکەم شوێن کەمپێک بوو لێرە و بیانە کاڵاسە تەما ئێرە چۆنەڵێ چۆڵەوانی بوو چۆڵ بوو زۆر مەدیەکەیکی چۆڵ بوو بەڵام ێستا لە ماوەی 11 ساڵدا چۆن دەڵێ حتا لەسەر ئاوەکەش ئێستا و بینایانەی کە دروست کراوە ئەومووی لەسەر ئاوە فینلەندا وڵاتێکی پێشکەوتووە هەرچەندە وڵاتێکی بچووکە 101 ساڵیشە سەربەخۆیی وەرگرتووە چۆن دەڵێ بووە بە دەوڵات لە ژێر دەستی رووسیا و سوید بەس وابزانم تا ئێستا زمانی دووەمیشان سویدیە زمانی دووەم سویدیە لێرە زۆربەی شارەکان سویدی زمانن لێرە لە زۆربەی وڵاتەکان زمانی دووەم ئینگلیزیە بەڵام لێرە زمانی دووەم زمانی سویدیە لەبەرەوەی لە قیتاردا لە زۆربەی شوێنەکان کە ناوی شوێنەکان دێنێت یەکەم جار بە فینلەندی دووەم جار بە سویدی لە قەتعەکانی هەموویان ئەگەر سەرنج بدەن قەتعەکانیشی هەمووی یەکەم بە فینلەندی نووسراوە هەستاکو نمونەوای ئیتا کێشکوش ئۆسترا سنتروم ئەوەیانە چۆن دەڵێ یەکەم بە سویدیە یەکەمیان بە فینلەندی نووسراوە دووەمیان بە سویدی نووسراوە لە هێلسینکی مەسەلەن بە هێلسینکی ئەو بە زمانی فینلەندیە هێلسینکی فارس بە سویدیە ئەنی زمانی دووەم لە وڵاتە سویدیە وەکو چۆن بڵێ کوردی و عەرەبیەکەی لای خۆمانە زیاتر لە قەتعەکانی کوردستان بەداخەوە هەرچەندە قەتعەکان دەبا بە زمانی زیاتر بە زمانی کوردی نووسرابایە لای خۆمان وابزان بە ئینگلیزی تێرەکە نازانم ئەمە ژێری ڕاضیە بۆ کەسانی حەزیانیان ڕاضەکە لە دەرەوە زیاتر تێنسە زۆربەی بازیخانەکان وای لێ هاتۆ بەبێ بە کارت پارە بدەیت بەس زۆر کەم بازیخانەش ماوە ئەتوانی بە کاش پارەکەی ناو جیهازەکە و بازینەکە تێدەکەی یان وەکو لای خۆشمان هەیە ئەچێ لای بازیخانەکە یەک دوو نەفەری لێ بازینەکە تێدەکات کە تەواو بووی ئەچێ لای قاسەکە یان چی پێ دەڵێن دەخیلەکە لێش پارەکە دەدەی یانەوە تا کەسۆ بە ویزەکارتی خۆی هیواداریشە ویزەکات زوو بچێ بۆ کوردستان زۆر شتێکی ئاسانکاریە بۆی بۆ ئینسان بۆ خەڵک خاصن بۆنەی کە مۆزەفن معاش خۆرن معاش وەردەگرن مانگانە بەبێەوەی بچن لە بانک و بە چەک پارە وەربگرن ئۆتۆماتیکیان دێتە سەر ڕقم حسابەکەیان وەری دەگرن و دەتوانن لە جیهازەکان دەری بێن و بەکاری بێن یاخود لە زۆربەی مارکێتەکان شتی پێ بکڕن ئەوەیە کە پارەی کاش نەمێنێت پارەی دەستی نەمێنێت لە وڵاتی خۆشمان هیوادارین ئەو ڕۆژە ببینین ئەوە شوێنە بوو کە باسم دەکرد کاتی خۆی چۆڵی بوو ئێرەوە کاڵەسە تەمایە ساڵی 2007 بۆ 2010 ئەمە لێرە بووین ئەو مەتیقەی هیچی نەبوو ئەو هەمووی چۆڵ بوو ئێرە هەموو چۆڵ بوو ئەو ناوە ئێستا هەموو بینەوە لەمەوەی 11 ساڵدا گەورەترین بازار دروست کراوە لێرە یەکێکیان بازارەکە بنای کاڵەسە تەماوەیە کاڵەسە تەماوە نەمەتیقەکە نای کاڵەسە تەمایە باشیان دروست کردە بزر دەوێت بۆ خۆم یەک جار چوومە جارشکە ناچمەوە ئێرە تقریبەن ئەوە پشت ئەو بینانە کەمپەکەی ئێمە بوو کاڵەسە تەمایانی بە
چۆن دەڵێ گەراجی ماسی ها تقریبا کاڵە ماسیە و ساتەماش وەکو گەراجەوە نیە گەراج ئەو ماسیەکان بۆ خۆیان دێن لێرە شوانە پارکی دەکەن لێرە ئەوە چی بۆ حەدیقە حیواناتەکانیەوە ئەوە تقریبا بە ئێرە زیاتر سەفارەتەکان لێرەیە ئێرە مەتیقێکی زۆر ڕاقیە سەفارەتەکان زۆربەی کەوتونەتە لێرە پێش و دریشە ڕۆژێکی تر ئەمەش خەتی تەکسی و باس ئەوە زیاتر لە وڵاتەوە پێشکەوتووە هەتا شوێنی پاسکیل بەجیا دروست کراوە پاسکیل و ماتۆڕە بچووکەن شوێنی جادەی تەکسی جیا و پاس جیایە تۆ ناتوانین چی و جادەیە بگری لەبەرەوەیەوە ئەو کاتانەی پاس دەبێت لە کات و وەختی خۆیدا خەڵک بگەێنێت هەردەم زۆربەی جارێ بینین ئەو دوو سایتە زۆ قەرەباڵغا بەڵام سایتی لای ڕاست چۆڵە لەبەرەوەی بۆ پاس هەر دەبێت پاس پێیدا بڕوە بۆیە مۆزەفەیە خەڵک دەچێتە سەر ئیش سەرکار بە پاس دەڕوات دەبێت هەرموو کاتێک ئەو پاسە لە کاتی خۆیدا بێ و بڕوە بۆی مۆزەف و کارکەر و ئەو خەڵکانی کە ئیشیان هەیە زوو بگەنە سەر ئیشەکانیان یەک شتی زۆر جوان هەیە کە دەیبینم لە وڵاتە چی ئامبولانس ئیسعاف لای خۆمان ئاگر کوژێنەرەوە هەر کاتێک کە هات هەموو خەڵکە لارەدات هەموو خەڵک جادەکەی بۆ چۆڵ دەکات بەڵام بەداخەوە چەند ڤیدۆمان دیوە لای خۆمان تەماشا دەکەیت لەگەی ئیسعافە کابرا لەگە ئامبولانس دەیکاتە سیباق سابقەی لەگەڵ دەکات هیوادارین ئەو شتانە نەمێنێت ئەو شتەش جوانە نازانم لای خۆمان لەوە هەڕ ناگەم تا ئێستا هات پێ کەچی بۆ دایرێکی حکومی یانە چێ بانک یانە چێ هەر شوێنێک جیازێکی لێ وەرەقە وەردەگری لەو وەرەقەیە ڕقەمی لەسەرە لەسەر دیوارەکەش جیازێک دادنێن دەڵا هەر جارە ڕقەم 1 2 3 بۆ هەر کەسەوە بەسەری خۆی بچێ پێویست ناکە خەڵک بچێ سەرێ لە دوایەک بوەستەیان هەموو چۆن بڵێ بچێ بۆ ئیشەکە یان بیکەرە دەنگە یان ببێ بە هەر شتێک ئەو وەرەقەیە دەبێت لە کورسی خۆت دادنیشی لە جیهازەکە نووسا ڕقەم دوو بابێتە ژووری ڕقەم ئەوەندەیان ڕقەم دوو سەرەیەتی هاڵەسیوە چێ ژوورەوە ئەوە لای خۆمان باوەڕ ناکەم تا ئێستا نییە ئەوە خۆشە لێرە کوڕە دەوڵەمەند بی و کوڕە مەسئول بی و کوڕە وەزیر بی و کوڕە سەرۆک بی هەر کەسێک بی تۆ دەبێت ئەو وەرەقەیە ببڕی و دانیشی فەرقت نییە لەگە کوڕە فەقیرێک و کوڕە دەوڵەمەندێک هەموو یەک مستەوایە تۆ دەبێت ئەو وەرەقەیە ڕاجشی دابنیشی ئەگە وەزیریش بی ئەگە سەرۆکی وڵاتیش بی ئەگە هەر کەسێک بی تۆ دەبێت ئەو وەرەقەیە ڕاجشی دابنیشی لەسەر کورسی چاوەڕێکۆی تا ئەو کاتەی کاتی خۆتێ خۆشبەختانە ئەو شتە لێرە ئەوە نییە کوڕە دەوڵەمەند بی کوڕە مەسئول بی کوڕی هەر کەسێک بی سەرەیە وەرەقەی خۆت ڕادەکێشی لێ بگێ سەیری سیارە بکەن و وەکو مارەزی لای خۆمان بێ نەک لە ئەتەرنێت سەیری کات و شتیوە ئەو مەتیقی ناوی چییە؟ هێرتۆنۆمی معنەزی زۆر لێ سیارات بۆ کەسانی کە دانێ و سیارە بکڕن تااقەتی ئەتەرنێتیان نەدانێ و بەسەر سیستەمی کۆم بڕۆن دەتوان لە هێرتۆنیەمی بسوڕێتەوە بۆ